هاوڕێیان ئەم کاتتان باش لەم ڤیدیۆ زۆر بە کورتی باسی هەواڵێکتان بۆ کەم لەسەر هەرێمی کێبێک کە ماوەیەکە لە سۆشیال میدیا لە کوردستان زۆر باسەکرێ و پرسیاریشم لێ یەکەن کە گوایە ئەم هەواڵە ڕاستەیانە. پێش ماوەیەک مانگی 5 پارێزگاری هەرێمی کێبێک باسی ئەوەی کرد کە پلانیان هەیە تێچووی خوێندن بۆ قوتابیانی بیانی کەم بکەنەوە لەو هەرێمە، ئەو کەسەی بێتە ئەو هەرێمە بخوێنێ تێچووی خوێندنی کەمە بێتەوە. فەقیرە نەیوتۆ من بە خۆڕایی خوێندن بە خۆڕاییە بۆ هەموو کەسێ هەری کەسێ بیێ شتوای نەوتۆ، بەس وتێتی تێچووی خوێندن کەمەکەینەوە، بەڵام ینی کەمکردنەوەیەکی زۆر یان داشکانێکی زۆرەکەن. بۆ نمونە ئەگەر خوێنەکە $10,000 بێ ئەیکەنە $5,000 ئاوە یان $3,000، بەڵام نەیوتۆ بە خۆڕاییە. ئەمە یەک. دووەم، ئەم پرۆگرامە ئەم پلانە کێ ئەگرێتەوە؟ زیاتر ئەو قوتابیانی کە زمانی فەڕەنسی ئەزانن، لەبەر ئەوەی هەرێمی کێبێک بە زمانی فەڕەنسیە، یعنی زمانی فەرمیان زمانی فەڕەنسیە، بێ زمانی فەڕەنسی بزانی. وە لەکوێ؟ نەک لە مۆنتریال، نەک لە شارە گەورەکان، شارە خۆشەکان، تەنها ئەو شار و شارۆچکە بچووکانی کە دوورن کە کۆلێژی تایە دەستی کاریان کەمە بەڵام خەڵکیان نییە، ینی دەستی کار زۆر کەمە و پێویستیان بە خەڵکە. بۆیە ئەم پلانەیان داناوە کە قوتابی بێت لەوێ کۆلێژەکەی تەواوکە کارێ بدۆزێتەوە، ئەو کارانەی کە ینی خەڵکی ئەوێ ئەو کارانە پڕ بکەنەوە، ئەو جا لە هەر فیلدێک بێ، بۆ نمونە لەوانەیە لە کشت و کاڵ بێ، لە بزنس بێ، لە ئیکۆنۆمی بێ، لە هەر بوارێک بێت. ئایا کۆلێژەکان دیاری کراون؟ نەخێر. ئایا زانکۆکان دیاری کراون؟ نەخێر. و پرسیارەکە ئەوەیە کەی؟ ئەم فەقیرە نەیوتوە ئێستا. هەموو هەواڵەکان کە لینکەکەم بۆ نێرن نووسراوە ئێستا نییە، نەیوتوە ئێستا. ئەم پلانە مانگی 9 2023 ئەکرێتەوە، یعنی ساڵێکی تر مانگی 9 ئەچێتە، یعنی بواری جێبەجێکردنەوە و ئەو کۆلێژانە لەوانەیە لە وێبسایت بڵاوی بکەنەوە یاخود لیستەکەی دابنێن. بۆیە ئەم پرۆگرامە یاخود ئەم پلانە هێشتا بەردەست نییە، بەڵام ئەو کاتە ئینشاءالله ئەو کاتە ئەگەر هەر زانیاریەک بڵاو بکرێتەوە منیش پۆستیەکەم و پێتان ئەڵەم چۆن تەقدیم بکەن. و ئیتر سوپاس و خواتان لەگەڵ. بەس بیرتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن.